بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. بنران بسراني خوشويست آسيس مسلماناني خوشويست، سلام و رحمت و خوشويستي خواي گورتان لسر به. لو ساتو كات بيروزدا لو مانگا گوردا كمانگي بيروزي رمضانا بيتان دلين السلام عليكم ورحمة الله وبركاته. براستي ئەو مانگە کە مانجی قورئانە و مانگی خێر و بەرەکەتە، مانجێکە کەوا دەرگاکانی بەهەشت تێیدا دەکرێنەوە، دەرگاکانی دۆزەخی تێدا قەپات دەبێت و شەیتانەکانی لێ زنجیر پێز دەکرێت. وێستگەیەکە بۆ بەخۆداچوونەوەی هەموو لایەکمان. بۆیە بە ئیزنی خوای پەروەردگار لەم حەلقەی ئەم بەرنامەیەدا باسی خۆڕاگری دەکەین لەسەر دین، خۆڕاگری دەکەین لەسەر نوێژ، خۆڕاگری دەکەین لەسەر ئیسلام بە شێوەیەکی گشتی. چونکن ئەگەر ئینسانێک ئیمانی هێنا بوو بە کەسێکی باش، بوو بە کەسێکی مسلمانێکی سەرکەوت و بوو بەو شێوەیە کە خوا دەیەوێ و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیەوێت، بە تەئکید ئەو کاتە ئەو ئینسانە پێویستە لەسەر ئەو ڕێباز و شوێنە بەردەوام بێت. چونکە بەردەوام بوون مەرجێکی گەورەیە بۆ گەیشتن بە ئامانجە دیاریکراوەکان. خۆشەویستانم، ئازیزان، مسلمانان، دیارە ئیسلامەتی سەبر و تەحەمل و پشودرێژیەکی زۆری دەوێت. هەروەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی لە ئاخری زەماندا، لە کۆتایی دنیادا ئیسلامەتی ئەوەندە قورس دەبێت وەکو پشکۆیەکی وا لێدێ لە دەستی ئینساندا. ئەگەر فڕی بدا دینەکەی دەڕوا، ئەگەر لە دەستی دابێت ئازاری دەدا، واتە بە ئازارەوە دەبێت بمێنیەوە، چونکن ئەو ئازارە دەتگەێنێ بە چەند ئامانجێکی گەورە. مەرزنێ لە هەموو قۆناغەکانی ژیان داوا بێت. ئازیزان و بەڕێزان، خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت ثم كان من الذين آمنوا وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة أولئك أصحاب الميمنة. ئەو کەسانی کە سەبر و تەحەمل و ئیستیقامان هەیە، خوای پەروەردگار ئەوانەی بە ئەهلی بەهەشت ناوهێناوە بۆ ئەهلە بەهەشتەی کە پێیان دەوتر ئەصحاب المەیمەنە، واتە ئەوانەی کە کتابەکانیان بەدەستی ڕاست وەردەگرنەوە، بەدەستی ڕاست کتابەکانیان وەردەگرنەوە. دەکەواتە کەسانێک کتابەکە بەدەستی ڕاست وەردەگرنەوە کە سەبریان هەیە، سەبرگرتن لەسەر بەڵا موسیبەت، سەبرگرتن لەسەر نوێژ، سەبرگرتن لەسەر تاعەت و عیبادەت، سەبرگرتن لەسەر گوناه، واتە نەکەوینە ناو باسنەی گوناهەوە. هەر ئەو ڕۆژوەش وێستگەیەکی زۆر گەورە و گرنگە بۆی کە ئینسان فێری سەبر و ئیستیقامە و خۆڕاگری دەکا. یەک لە فەلسەفەکانی ڕۆژوو ئازیزەکانم خۆشەویستان بریتیە لە چی؟ بریتیە لەوەی کە ئینسانی مسلمان فێری ئیستیقامە و خۆڕاگری و دامەزراوەیی و سەرفرازی و سەربڵندی دەکات. پەروەردگار لە قورئانی پیرۆزدا بۆمان دەجێڕێتەوە، دەفەرمێت إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة. سبحان الله. بەڕاستی پەروەردگار ئەو کەسانەی کە دەڵێن ئەڵڵا پەروەردگاری ئێمەیە، ئەڵڵا خودای ئێمەیە، ڕکوع و سجود و عیبادەتمان هەر بۆ خوایە، ئەو کەسانەی وا دەڵێن، بەڵام چیکەش ثم استقاموا لە پاشان دەمێننەوە وەکو خۆیان، دینیان بە دنیای کەس ناگۆڕنەوە، دینیان و عەقیدەیان و ئیسلامەتی خۆیان، بیر و باوەڕی خۆیان بە هیچ سەروەت و سامانێک و پلەپۆستێکی دنیا ناگۆڕنەوە. هەموو شتێکیان بۆ خزمەتی دین دەوێ، پارەیان بۆ خزمەتی دین دەوێ، پلەپۆستیان بۆ خزمەتی دین دەوێ، هەموو شتێکیان لە پێناوی خزمەتکردنی ئەو ئیسلامەیە و ئەو ئومەتەیە و ئەو ڕێبازە پیرۆزەیە کە ئیسلامە. خوا دەفەرمێت إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة. ئەوانە فریشتەکان دێن بۆ لایەن، فریشتەکان دێن بۆ لایەن پەیامێکیان پێدەگەێنن، پێیان دەڵێن ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. پێیان دەڵێن مەترسێن، مەحزوون مەبە، خەم نەدگرێ، مەڵێ ئێستا لە ناو گۆڕدام تەواو کەس بە فریام نانا، لێرە تۆ دۆستت هەیە، تۆ ئەو خانوت خۆشترە لە خانووی دنیا، تۆ دۆستەکانی ئێرەت و ئەنیسەکانی ئێرە زۆر باشترن کە لەوانی لە دنیا لەسەری بووی. بۆ وأبشروا بالجنة، مژدەی بەهەشتێکی خۆشی دەدەنێ کە ما لا عین رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر.
نە هیچ چاوێشتی وای دیوە، نە هیچ گوێچکێشتی وای بیستووە، نە بە خەیاڵی دڵی هیچ کەسێکیش داهاتووە. جا ئازیزەکان و خۆشەویستانم بزانن ئەوە بۆ چێیە؟ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا أو كسيد الله خواما ولا باشانيش استقامي هي والصبر دقري وتحملي هي وبشود ريجا لسر آزار وأشكنجو بلندو نيشيو لمبرو قرمو سرماي ريبازي إسلام كولنادا سار نابێتەوە بێتاقەت نابێ دەزان لەسەر هەر مصیبەتێک پلە و پایە و پۆستێکی گەورەتری قیامەتی بەدەستێنێت. وأبشروا بالجنة التي كنتم توعدون مجدي بهشتێکیان دەدەنێ کە ئەو بەهشتە بەڵێن دراوە بۆچێ بۆ ئەهلی ئیسلام بەو کەسانەی کە ئیمانیان هەیە خاوەن عەقیدەیەکی تەواون. پێیان دەڵێن چی ئەو فریشتانە؟ نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة. ئێمە هەم لە دنیا دۆستان بووین هەم لە قیامەتیشدا هاوڕێتانین. واتە لە هەموو سات و کاتێکە ئێمە هاوڕێی ئێوەین. خۆتان بە تەنها مەبینن، خۆتان بە تەنها مەزانن، ئێوە تەنهانین، ئێوە خواتان هەیە. خوایەک فرمانی کردو بە فریشتەکانی کە لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. ئەوانە پشتیان دەگرن، ئەوانە دۆستایەتیان دەکەن، ئەوانە ئێستا بوونە هاوڕێی بەرزەخ و قەبر و قیامەتیان. بۆیە ئازیزەکانم خۆشەویستان أو بهشتي ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون. بهشتي هاتي نفسي إنسان حزيلي بيتي دايا وهرتيكي داوب كابوي آمادة ذكري أولا مقابلي تيا همو تفسيرا أو آية بشيكي تفسير ذكاته كذا فرمي إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة. هر أواننك استقامان هي أواننك دامزراون أواننك براستي ناخلیسکێن. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ فاستقم كما أمرت ومن معك. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن فرمانت پێکراوە ئەوە ئارام بگرە، ئەوە ئیستیقامەت هەبێ، ئەوە ڕاست بڕۆ. ئیستیقامە واتە لە ڕاستیەوە هاتووە طەلب القیام، یعنی بە شێوەیەکی جوان ڕابۆستی، بە شێوەیەکی ڕاست بڕۆی، بە شێوەیە کە هەم ئەو کار و کردوانەی دەیکەی لەگەڵ شەرعدا یەک بێ و هەم ئیخلاسیشی تێدا بێت. ومن معك ئەوەی کە لەگەڵیشدا دەکەواتە ئیستیقامە بوون تەنها بۆ پێغەمبەری خوانیە صلی الله عليه وسلم، هەم بۆ پێغەمبەرە عليه الصلاة والسلام، هەم بۆ شوێن کەوتوانی پێغەمبەرە عليه الصلاة والسلام. ولا تطغوا إنه بما تعملون بصير. وریابە تووشی تۆغیان نەبی، خوای گەورە بە هەموو شتێک بیسەرە. حەسەنی بەسری قسەیەکی جوانی هەیە کە دەفەرمێ استقاموا على أمر الله يعملون بطاعته ويجتنبون معصيته. أو كسانا استقامان هيك أمر خواجه وجدكن ولا تاوانا كان دور دكونوا. بيغمري خواد فرمي صلى الله عليه وسلم لا يستقيم إيمان عبد حتى يستقيم قلبه. استقامة راس نابت توشي استقامة نابي لسر استقامة ناجي هتا كسيكوا دڵی ئیستیقامەی نەبێت، چونکە هەموو خەتەراتێک، هەموو لەحەزاتێک، هەموو چۆن دەڵێ لە خشتەچوونێک لە دڵەوە لە خەیاڵ و خەتەرەوە دەست پێ دەکات. بۆیە ئینسان ئیستیقامەی نابێت تاوەکو دڵی ئیستیقامەی نەبێ و دڵیشی ئیستیقامەی نابێ. پێغەمبەری خوا دەفەرمێ ولا يستقيم قلبه حتى يستقيم لسانه. هەتا زمانی ڕاست نەبێ، هەتا ڕاستگۆ نەبێ لەسەر ڕاستیش ناژی و لەسەر ڕاستی نامرێ. نمونەیەمان هەیە لە قورئانی پیرۆزدا. خوای گەورە ئەو شەیطانە چەند گەورە کرد، بەهۆی چیەوە؟ بەهۆی عیبادەتەوە، بەهۆی چاکەوە، بەهۆی ڕاستگۆییەوە. بەڵام لە ئەنجامدا چی بەسەرها شەیطان؟ تووشی تەکەببر و عجب بوو، نەیتوانی بمێنێتەوە بەو شێوەی کە خوای پەروەردگار ئەمری پێکردووە. تووشی ئیستیکبار بوو، تووشی عجب بوو. فأبى واستكبر وكان من الكافرين. لە نەتیجەدا چی بەسەر هات؟ لە نەتیجەدا سەری لە کوفر دەرچوو، سەرفی لە معسیەت دەرچوو، خوای لە دەستدا، ئیمانی لە دەستدا، بەهەشتی لە دەستدا. بۆیە ئەو شەیطانەی کە ئەو هەموو پلانەی بەس کە خوای گەورە لە ڕیزی فریشتەکان باسی دەکا، بە تەئکید تەماشا دەکەین کە چۆن تووشی سەرگەردانی بوو. دەکەواتە ئازیزان و خۆشەویستان بە تەئکید بزانین قەت بۆ عجب نەمانگرێ، ڕوحمان زل نەبێ بڵین وەڵا تەواو ئێمە هاتینە مزگەوت، یان بووین بە مەلا، یان بووین بە قورئان خوێن، یان خوشکە بوو بە حیجاب، یا ئەوە وا ڕۆیشت. گرنگ ئەوەیە چۆن لە مانگی ڕەمەزانە عیبادەت دەکەین، چۆن ئێستا باوەشمان بۆ ئیسلامەدا کردووە. لە هەمووی مهمتر ئەوەی لەسەری بمری ولا تموتن إلا وأنتم مسلمون. بە مسلمانەتی نەبێ نەمری،
ئەوە مهمە ئینسان لەسەر ئەو ڕێبازە بژی و لەسەریشی بمرێ بە ئیمانەوە ئەوەش بۆ کەسانێکە کە ئیستیقامان هەیە. ئازیزان و خۆشەویستان بەو قەدەرە هاتینە کۆتایی حەڵقەی ئەم بەرنامە تا بەرنامەیەکی تر داوا دەکەین لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبولکە. پێتان دەڵێین وەسەلام عەلەیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه.